کەمتر لە قازانجی هەرێمی کوردستان بێت هەموارکردنەوەی دەستوری عێراق. نزیکەی 20 ساڵ بەسەر پەسەندکردنی دەستوری عێراقدا تێپەڕیەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند پانێڵێک لەسەر ئەم بابەتە و خۆئامادەکردن بۆ جارێکی تری هەموارکردنەوەی دەستور لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. دەستمە لە ئەلەن مەحمید جێگری سەرۆکی دامەزرای ڤیژن سڵاو لەبێ کاگەلەند ئەمڕۆ لە پانێڵەکاندا تیشێکە خرێت سەرچی ئەو شتە گرنگانە چیەکەن لە هەموارکردنەوەی دەستورە ئەبێ لە بەرچاو بژیرێ. وڵە دیارە لە دوای 20 ساڵ لە پەسەندکردنی دەستوری عێراق پێویستە پێداچوونەوە بە دەستورەکە بکرێت. ئایا بۆچی بەشێکی زۆر لە بەرگە و مادەکان کە جێگەی ناکۆکین لە نێوان هەرێم و عێراقدا ویان لە نێوان حکوومەتی ناوەندی و پارێزگاکاندا بۆچی جێبەجێ نابن وەکو خۆی، بۆچی بە شێوەیەک لە شێوەکان جێبەجێ نەکردن هەستی پێکرێ؟ ئایا بەڕاستی عێراق گونجاوە بۆ فیدراڵیەت وەکۆی کە دەستورەکە ناوی هێنانەوە وەکۆی کە پێویستە لا مرکزیت بچەسپێ؟ ئەمانە ئەو بابەتانن ئەمڕۆ لە 3 پانێڵا گفتوگۆیەکرێ. ئەوانەی کە بانگهێش کراون نوخبەیەکن لە کەسانی پەیوەندیدار لە عێراق و لە هەرێمی کوردستان، سەنتەرەکانی توێژینەوە لە عێراق و هەرێمی کوردستان و زانکۆکان و خەڵکانی پسپۆڕ و پەرلەمانتاران و بەشێک لە وەزیرەکان کە بەشدارە بن. گفتوگۆکان بۆ ئەوەیە کە خوێندنەوەیەک بکرێ بۆ ئەم دۆخەی عێراق لە دوای 20 ساڵ. هەڵبەت ئەوە ڕوونە کە هەندێک لایانی سیاسی پیان خۆشە دەستوری ئێستا عێراق دووبارە تعدیل بکرێتەوە و هەندێک لایانی تریش پیان وایە کە ئەمە مەترسیدارە چونکە ڕەنگە ئەو دەرفەتانەی لە دەستورە هەیە دووبارە نەتوانن بەدەستی بێنەوە و بیچەسپێنەوە لە دەستورە. کەواتە ئەی چی ئەگونجێ لەم دۆخەیە؟ ئەویش ئەوەیە ئایا چۆن دەرفەت بدۆزرێتەوە بۆ جێبەجێکردنی بەرگە و مادەکانی دەستور و ئەوەش گفتوگۆ ئەکرێ ئایا بەڕاستی عێراق ئامادە بوو بۆی کە بێ بە سیستمێکی فیدراڵی یان خۆر ئاوا ئەمەیان هێنا لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە دەستورەکە جێگیان کردەوە بۆ عێراق. باشە لە پرۆژەی هەموارکردنەوەی دەستورە ئایا ئەمە مەترسی تا چەندێ بۆ کورد هەیە؟ پێگەی کورد چۆن ئەبێتیایە؟ بە خوێندنەوە بۆ ئەو دۆخەی کە لەم چەند ساڵی ڕابردووە هەرێمی کوردستانی تێکەوتووە کە تا حدێک بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە ئاستی پەرلەمانی عێراق و لە ئاستی حکوومەتی عێراق جۆرێک لە پاشەکشە هەیە و کەمتر بەرگە و مادەکانی دەستور کە لە قازانجی هەرێمی کوردستان جێبەجێکرێن. ئەوەمان نیشانەیە کە ئەگەر لەم کاتە دەستوری عێراق هەموار بکرێتەوە ڕەنگە کورد بەشێک لەو دەرفەت و لەو چەند سانەی لە دەستورە بۆ یەکەم جار لە ساڵی 2005 پەسەند کرابوو بۆی لەواچێ نەتوانێت ئەو بەرگە و مادانە دووبارە لە دەستورە جێگە بکاتەوە و ڕەنگە کەمتر لە قازانجی هەرێمی کوردستان بێت هەموارکردنەوەی دەستوری عێراق. ئەلەن مەحمید جێگری سەرۆکی دامەزرای ڤیژن باڵەوەی کە گوێبیستی بوون ئەمڕۆ 3 پانێڵ لە شاری سلێمانی لەسەر ئەو بابەتە بەڕێوە دەچێت کە پێکاتوە لە هەموارکردنەوەی دەستور بۆ ئەوەی کە ئایا پێگەی کورد لە ناو ئەم دەستورەدا چی دەبێت لە چاو ساڵی 2005 بۆ ئەمڕۆ چەند بابەتێک لەسەر ئەمە گفتوگۆی لەسەر دەکرێت و تشکی دەکرێت سەر.